بۆ 2 ملیار کەس لە سەرانسەری جیهاندا فەیسبوک ڕێگەی بەردەوامی پێکەوە پەیوەندیکردنیانە، بەڵام گوشارەکان بۆ گۆڕانکاری لەو تۆڕەی سۆشیال میدیادا هەتا دێت ڕووی لە زیادبوونە. مشتومڕەکەی ئەم دواییە لەسەر ئەوەی کە ئایا فەیسبوک چۆن مامەڵە لەگەڵ زانیاریەکانی بەشداربووانیدا دەکات بۆ تەمایی داوای زیاتر بۆ دەرکردنی ڕێنمایی. پێشبینی دەکرێت کە مارک زوکەربێرگ بەڕێوەبەری کارژێری کۆمپانیای فەیسبوک لەسەر ئەم مەسەلەیە لە چەند هەفتەی ئایندەدا لە واشنگتن گەواهی بدات. هەندێک لە دامەزراوەکان ڕێکلامەکانیان لەسەر فەیسبوک ڕاگرتووە هەتا ئەو دەمەی وەڵام لەو بارەیەوە وەردەگرنەوە. ئێمە لە کۆمپانیای مەزۆلا هەفتەی ڕابردوو ڕیکلامەکانمان لە فەیسبوک ڕاگرت، هەروەها ئێمە خوازیاری بینینی کەمێک زیاتر شەفافیەتین بۆ بەکارهێنەرانی فەیسبوک و هەروەها بژارەی زیاتریش بۆیان. دنال دیکسن بەرپرسی باڵای کارژێری لە مزۆلا و هەروەها دروستکەری تۆری فایرفاکس ڕێکخراوی ئەم خانمە گەرەکێتی کۆمپانیای فەیسبوک لەگەڵ بەکارهێنەرانی خۆیدا ڕازگۆ بێت سەبارەت بەوەی کە ئایا چی لە زانیاریەکانی بەکارهێنەرانی دەکات. ئاسانترین ڕێگە کە بەهۆیەوە بڕوانینە ئەم مەسەلەیە ئەوەی هەر ئێمەش لێرە هەوڵی بۆ دەدەین یاسای لە ناکاو دەرنەکرێت و بەکارهێنەران تووشی سەرسوورمان نەکەیت، جا ئەگەر ئەوە بکەیت وا باشترە ئاگادار بکرێنەوە. تەنانەت لە نێو ڕەخنەگرانی فەیسبوکدا دەنگۆیەکی کەم هەیە سەبارەت بە سڕینەوەی فەیسبوک. هاوکاتی ئەوەی کە لە ئێستادا تیش خراوەتە سەر فەیسبوک، بەڵام ئەمە تەنیا کێشەی فەیسبوک نییە، بەڵکو زیاتر کێشەی ئەو تۆڕانن کە ڕێکلام دەکەن. ئێمە شێوازی چاودێریکردنی کار پەیڕەو دەکەین، ئەوەی دەسەڵات دەداتە بەشی زۆری تۆڕەکان. هەر کاتێک مەسەلەکە دێتە سەر داواکردن بۆ یاسا و ڕێنمایی ڕێکخستن، هەمیشە نیگەرانی لە سیلیکۆن ڤالی هەیە کە زۆری ڕێنمایەکان زیان بەکارداریە بچووکەکان دەگەێنێت، بەڵام لەبەر ئەوەی فەیسبوک هێندە گەورەیە هەر بۆیە بەرپرسیارەتی گەورەشی دەکەوێتە ئەستۆ. باشترین ڕێگە کە بگرێتە بەر هەبوونی چاودێر و وردبینێکی بێلایانە، هەتا بزانێت کە ئایا فەیسبوک چۆن زانیاریەکانمان پۆلێن و کۆ دەکاتەوە و بەکاری دێنێت. بۆ کاردارانی بیانی لە سان فرانسیسکۆ بەشداربووان دەڵێن ساتەوەختێکی گرنگە بۆ فەیسبوک و هەروەها تەواوی ماڵپەرە کۆمەڵایەتیەکان. بە بڕوای من ئەمە شتێکی پۆزتیڤە بۆ فێسبوک و دەرفەتێکە بۆ ئەوان کە بیر بکەنەوە هەتا یارمەتیان بدات بۆ ئەوەی پەرە بسێنێت و نەوەی ئایندە گەشاوە بێت. جا ئەگەر بە یاسا و ڕێسای نوێ بێت یان خۆڕێنماییکردن، ئەوە ئایندەی فەیسبوک لە مەترسیدایە.